وەزارەتی سامانە سروشتیەکان بڕی نەوتی هەناردەکرا و داهاتەکەی بۆ مانگی ئەیلول ئاشکرا کرد. بەپێی راپۆرتی وەزارەتەکە بەراورد بە مانگی ئاب هەناردەکردنی نەوت ڕۆژانە 154,000 بەرمیل زیادی کردووە کە دەکاتە لە 137. بۆ هەر بەرمیلێکیش حکوومەتی هەرێم تەنیا $90 بۆ دەمێنێتەوە. ئەوەش لە کاتێکدایە کە لە بازاڕەکانی جیهاندا نرخی بەرمیلێک نەوت لە $50 زیاترە. بەپێی راپۆرتەکە لە مانگی ئەیلولدا تێگڕا لە ڕۆژێکدا نزیکەی 565,000 بەرمیل نەوت بە بۆری لە ڕێی بەندەری جەیهانی تورکیاوە هەنار دەکراوە. لەو مانگەشدا دەکاتە نزیکەی 17 ملیۆن بەرمیل. بەوتەی وەزارەتی سامانە سروشتیەکان تێکڕا هەر بەرمیلێک نەوت بە $36.10 فرۆشراوە. ئەوەش بەراورد بە مانگی ئاب لە فرۆشتنی هەر بەرمیلێک نەوتدا حکوومەتی هەرێم $4 زیاتری دەستکەوتووە. بەپێی راپۆرتەکە داهاتی نەوت بۆ مانگی ئەیلول $611 ملیۆن بووە. سامانە سروشتیەکان دەڵێت لەو پارەیە $75 ملیۆن وەک شایستەی دارایی داوەتە کۆمپانیاکانی بەرهەمهێنی نەوت. بەڵام لە راپۆرتەکەیدا ئاماژەی بەناوی کۆمپانیاکان نەکردووە و نازانرێت پارەکە دراوەتە چ کۆمپانیایەک. لەسەر پێدانی ئەو بڕەپارەیە بە کۆمپانیاکان عەلی حەمەد ساڵح بڕاردەری لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت بەشی زۆری ئەو پارانە دراونەتە کۆمپانیای کاری نزیک لە پارتی کە دەستی بەسەر چەند کێڵگەیەکی نەوتدا گرتووە لە کەرکووک و خورمەڵە. لە بەشێکی تری راپۆرتەکەیدا سامانە سروشتیەکان دەڵێت $188 ملیۆن داوەتە ئەو کڕیارانەی پێشوەخت پارەیان داوەتە حکوومەتی هەرێم کە بەوتەی عەلی حەمەد ساڵح هەموو مانگێک سامانە سروشتیەکان لە ژێرە و ناوەدا پارەیەکی زۆر دەدات بەو کۆمپانیانە. بەڵام دیار نییە کێ ئەو پارەی وەک پێشەکی وەرگرتووە و چی لێ هاتووە و پارەکە لە کێ وەرگیراوە. لە بەشێکی دیکە راپۆرتەکەیدا وەزارەتی سامانە سروشتیەکان باسی لەوە کردووە کە بڕی $20 ملیۆن بۆ پترۆدۆلاری شاری کەرکووک و کۆمپانیای بەرهەمهێن و کرێی کارەبا تەرخان کردووە. بەوتەی بڕاردەرەکەی لیژنەی دارایی پەرلەمان کەرکووک هیچ کۆمپانیایەکی بەرهەمهێنی نییە و کۆمپانیای نەوتی باکووری هەیە کە لەلایەن حکوومەتی عێراقەوە پارەیان پێدەدرێت. هەرچەندە سەرەتا سامانە سروشتیەکان دەڵێت داهاتی نەوتی مانگی ئەیلول لە $611 ملیۆن بووە، بەڵام لە کۆتایی راپۆرتەکەیدا ئاماژەی بۆ ئەوە کردووە کە لەو بڕەپارەیە تەنیا $327 ملیۆن بۆ حکوومەتی هەرێم ماوەتەوە. خۆ ئەگەر هەر بەرمیلێک نەوت بە $45 بفرۆشرایە ئەوە حکوومەتی هەرێم بۆ کۆی نەوتی فرۆشراوی مانگی ئەیلول بڕی $750 ملیۆن دەست دەکەوت، بەڵام لە ئێستادا $327 ملیۆن دەستکەوتووە. زیاتر لە 4 مانگە بە تێکڕایی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا لە سەر و $47وەیە. بە تایبەت لە ئێستادا نرخی بەرمیلێک نەوت بۆ زیاتر لە $50 بەرز بووەتەوە. بەڵام سامانە سروشتیەکان دەڵێت لە مانگی ئەیلولدا بە $36.10 نەوتەکەی فرۆشتووە. بەوتەی بەرپرسانی حکوومەتیش هەرێم بەرمیلێک نەوت بە $10 کەمتر لە نرخی بازاڕەکانی جیهان دەفرۆشێت. سامانە سروشتیەکان لە راپۆرتی مانگانەی خۆیدا باز لەو داهاتانە ناکات کە لە ڕێی فرۆشتنی نەوت بە تانکەرەوە دەستی دەکەوێت. بەڵام بە پێی لێدوانی ژمارەیەک لە پەرلەمانتارانی کوردستان ڕۆژانە بە سەدان تانکەر لە خەڵە سنووریەکانی هەرێمەوە دەنێردرێنە ئێران و تورکیا و لەو ڕێگایشەوە هەرێم مانگانە لە نێوان 150 بۆ $200 ملیۆن دەست دەکەوێت. هەروەها سامانە سروشتیەکان لە راپۆرتەکانیدا داهاتی پاڵاوگەکان بڵاو ناکاتەوە. ئەوەش لە کاتێکدا ئاماژە بەوە دەکرێت داهاتی ئەو پاڵاوگانە مانگانە دەگاتە $10 ملیۆن. لەگەڵەوەی سامانە سروشتیەکان مانگانە راپۆرت لەسەر داهاتی نەوت بڵاو دەکاتەوە، بەڵام بەشێکی زۆری پەرلەمانتاران و میدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەردەوام و ماوەی چەند ساڵێکە ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگرن لەسەرەوەی داهاتی نەوت شەفاف نییە. لەگەڵەوەشدا تا ئێستا داتاکانی سامانە سروشتیەکانیش لەسەر فرۆشتنی نەوت بە بۆری لەلایەن لایەنی سێمەوەیان لیژنەیەکی چاودێری دارایی و پەرلەمانیەوە چێک ناکرێتەوە.